بەڕێوەبردی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران دەکەین کە تێیدا ئاماژە کراوە بە یەکەم کۆر و کۆمەڵە جیهانیەکانی داکۆکی لە مافی مرۆڤ دەوڵەتان کەسایەتیە زانستی و هونەری و وەرزشی و مرۆڤ دۆستەکان کردداری کۆماری ئیسلامی دەرهەق بە خۆپیشاندەران مەحکومکەن و هەموو توانن خۆیان بۆ ڕیسواکردنی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە کۆر و کۆمەڵە جیهانیەکاندا بەکاربێنن. دووهەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە هەموو ئامرازی سیاسی و دیپلۆماسی هەڵوەرگرێت بۆ پشتیوانی لە داوای ڕەوا و بەرهەقی خۆپیشاندەران و لە هەمان کاتدا بەرپرسایەتی پاراستنی گیانی خۆپیشاندەران بە تایبەتی برینداران و گیراوەکان خاتە ئەستۆی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی. سێهەم هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کە بکەری سەرکوتی توندوتیژی و تەقەکردن و بریندارکردنی خۆپیشاندەرانن بکەونە لیستی تەحریمەکانی یەکێتی ئوروپا و ئامریکا و نەتەوە یەکگرتوەکان و فەرماندەکانیان ئیزنیان پێ نەدرێت سەردانی وڵاتانی دەرەوەی ئێران. چوارەم ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران پشتیوانی لە دەنگی بەرهەقی گەلانی ئێران و خەڵکی نیشتمانپەروەری کوردستان دەکا و هەموو توانای سیاسی و دیپلۆماسی خۆی بەکاردێنێت بۆ ئەوەی دەنگی ناڕەزایەتی گەلانی دەنگی ناڕەزایەتی دەربڕینی گەلانی ئێران بە گوێی ناوەندی شوێندانەری جیهانی بگەێنێت. ئامادەبوانی بەڕێز بە پشتبەستن بە هەموو بنەمانی و نەتەوەیەکان و لە ڕووی ئەرکی نەتەوەیی و ئەخلاقیەوە لێرەدا کۆبوونەتەوە کە کردەوەکانی کۆماری ئیسلامی ئیدانە بکەین و لە هەمان کاتدا داوا لە کۆمەڵگەی جیهانی دەکەین چیتر بەرامبەر بە کوشتن و سەرکوتی خەڵکی بێتاوان لەلایەن کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن و پێش بە سیاسەتی قەڵاچۆکردنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئەو ڕژیمە دیکتاتۆرەوە بگرن و هاوکات پشتیوانی لە خەباتی ڕزگاری خوازی و مافەڕەوەکانی گەلی کورد بۆ گەیشتن بە ئازادی بکەن. سڵاو لە ئیرادەی خۆڕاگری و گیانفیدایی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان. کوردانی ڕۆژهەڵاتی نیشتەجێی باشووری کوردستان 24 نوامبری ساڵی 2019 زاینی 3 ڕزبەری ساڵی 1398 هەتاوی.